لە هەر جێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بێ. خۆشحاڵم ئەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. نووسینەوەی ڕووداوەکانی مێژوو هەمیشە جێگەی مشتومڕە، بە تایبەت چی دەبێتە مێژوو، لامان کاتە کێ مێژوو دەنووسێتەوە، پرسیارێکە بە درێژایی مێژوو دەکرێت و دووبارە دەبێتەوە. هەندێک پیان وایە براوەکان مێژوو دەنووسنەوە، لە بەرامبەریشدا هەندێک پیان وایە کە فکر و واقع بە پێی کات و قۆناغەکان لە بەرامبەر ئەو دەستەواژێدا دەوەستنەوە. مێژوو هەر وڵاتێک تەماشاکەی پڕن لە کۆمەڵێک ڕووداو کە تەنها لە ڕووی کات و ناوەرۆکەوە جیاوازن، بەڵام لە شێوە گشتەکەیدا زۆر بەیەک دەچن. مێژوو لە چ کات و ساتێکدا و ئامانجەکانی بەدی دەهێنێت، هەروەها کێ مێژوو ئاڕاستە دەکات و ئاڕاستەی مێژوو بەرەو کوێ دەڕوات. هەموو ئەم پرسیارانە دەکرێت لەسەر مێژووی کوردیش بکرێت و دووبارە بکرێت. بۆیە لە گەرما و گەرمێم ئێوارێدا شرۆڤی ئەوە دەکەین کێ مێژوو دەنووسێتەوە، نووسینەوە و تۆمارکردنی مێژوو چۆن دەبێتەوە بە کێ دەکرێت. دکتۆر ئەکرەمی میهرداد وەکو نووسەر لە گەرما و گەرم لەگەڵمدایە بۆ گفتوگۆکردن لەسەر و بابەتە. دکتۆر ئەکرەم بەخێر بێیت. بنەما و کەرەستەی نووسینەوەی مێژوو چییە، یاخود ڕوونتر بڵین مێژوو چۆن دەنووسرێتەوە؟ سپاسان دەکەم شەوتان دکتۆر. بە بڕوای من مێژوو بێ ئێمە لە چەند ڕوانگەیەکەوە تەماشای بکەین. یەکەم شت بزانین پێکێنەرەکانی مێژوو یان بکەرەکانی مێژوو کێن. دیارە لەسەر ئەمەش زۆرێک لە قوتابخانە مێژوویەکان، زۆرێک لە مەکتەبە مێژوویەکان قسە و باسی جیاوازیان کردووە. بەڵام بۆ ئەوەی ئێمە دەرەنجامێکمان دەستکەوێت مێژوو ئەم پێکێنەرانەیە یان ئەم بکەرانەی هەیە کە مێژویان دروست کردووە یا مێژویان نووسیوەتەوە یا مێژوو ئەوان دروستیەکەن بە شێوەیەکی گشتی. یەکەم ساتی مێژووی پێشەوەی کات بێ شوێنە. خۆتان نەزانن مێژوو باس لە کاتەکە. مێژوو یان دیرۆک ئەوەیە کە لە کاتا ڕووی داوە یان باسی کاتەکە لە ڕابردووە. بەڵام زۆرێک لە قوتابخانە فکرەکان پیان وایە کە شوێن یەکێکە لە پێکێنەرەکانی مێژوو و شوێنی هەر ناوچەیەک یان نەتەوەیەک یان هێزێک یا دەسەڵاتێک دەوری کاریگەری هەیە لەوەی کە مێژووی ئەو نەتەوەیە چۆن بێ. مثلا ئەو نەتەوانی کەوتونەتە سەر ڕووبار سەر دەریا جیاوازیان هەیە لەو نەتەوانی کە لە بیابان ئاژین، ئەو نەتەوانی کە با بڵێن بە دوژمن دەورە دراون، بەداگیرکرد دەورە دراون وەکو کورد، مێژووکەیان جیاوازە لەو نەتەوانی کە دەوروبەرەکان دراوسەکانیان دوژمن نییە. بۆیە شوێن دەورێکی زۆر گرنگی هەیە. دووهەم ساتی مێژووی یان دووەم پێکێنەری مێژووی سیستەمە دەسەڵاتدارەکانە. کاڵین سیستەمی دەسەڵاتدار مەبەستمان دەسەڵاتی سیاسیە، دەسەڵاتی ئابووریە، دەسەڵاتی فەرهەنگیە و بەم شێوەیە. یعنی هەموو جۆرەکانی دەسەڵات دەوری هەیە لە نووسینەوەی مێژووە یا لە دروستکردنی مێژووە. سێهەم ئاستی مێژووی با بڵین بیر و باوەڕەکانە. مثلا ئەو مێژووی کە لە جیهانی ئیسلامە هەیە ئەو مێژووە نییە کە لە جیهانی نائیسلامە هەیە. ئەو مێژووی کە لە جیهانی مۆدێرنە هەیە لە دوای شۆڕشی فەڕەنسا و شۆڕشەکانی ئەوروپا، ئەو مێژووە نییە کە لە وڵاتانی جیهانی سێیا لە وڵاتانی دەسەڵاتی ستەمکارە هەیە. ئاستێکی تری مێژووی یان بکەرێکی تری مێژووی بێگومان ڕووداوەکانە. ئەو ڕووداوانەش بە خۆیان دەوریان هەیە کە بێگومان لە کاتی بەرنامەکە باسیەکەن. ئەنجا کەسایەتیەکان یان کەسایەتی کاریگەرەکان کە مێژوو دروستەکەن یا مێژویان بەدەستە یا بڕیاریان بەدەستە. ئاستی کۆتایی مێژویان با بڵێن ئاستی بەردەوامی مێژوو یان با بڵێن هاتنی مێژوو بە ئێستا هەر ئەو قسەیەکە مێژوو لە شوێنی خۆی نەوەستاوە، بەڵکو مێژوو دێتە ئێستا و ئەو مێژووی کە لە کۆنا ڕوویداوە لە ڕابردووە ڕوویداوە ممکنە ئێستاش و لە ئایندەش کاریگەری هەبێ. زۆر باش. ئەمە لەسەر کەرەستەکانی نووسینەوەی مێژوو. بابەتێکی زۆر جار قسەی لەسەرکرێ ئەویژەوەیە ئەڵێ مێژوو براوەکان دەینووسنەوە. بێگومان ئەمە زیاتر بۆ ئەو مێژووی شۆڕشەکان بێت، نەک مێژووی ئەدەبیات و زمان و کلتور و ئەو بابەتانە بێت، بۆ مێژوو شۆڕشەکان بێت. مێژوو براوەکان دەینووسنەوە یاخود مێژوو فکر دەینووسێتەوە. پەیوەندی فکر بە مێژوو چییە؟ فکر ئەبێ بەهێزتر بێت لە دەسەڵات و لە سیاست؟ لە ڕاستیە ئەو قسەیە بە بڕوای من قسەی سیاست و دەسەڵاتە.
یا قسەی ئەوانن کە لە جەنگەکانە سەرکەوتون ئەوەی کاڵێ سەرکەوتوەکان مێژووە نووسنەوە یا براوەکان مێژووە نووسنەوە چکە تۆ ئەگەر تەمەشای بەشێکی زۆری مێژووی وڵاتان بکەی ڕاستە لە سەردەمێکی دیاری کراودا مەسەلە مێژووییان نووسیوەتەوە دروستیان کردووە بە خەڵکیش بڕای پێکردووە مەسلەیەکی لەو نمونانەی کە هەمانە ئەگەر تەماشایکن مەسەلە شاری ستالینگراد ئێسانایی ڤۆڵگاگرادە وەنا دیقەت بە مێژووکە گۆڕاوە کاتێک ناوی ستالینگراد بوو کە ستالین گراد ینی شار ینی شاری ستالین باشە ئێستا بە ناوی ڕووبارەکەوەیە بە ناوی ڤۆڵگاوەیە مەسەلە شاری لێنینگراد ئێستا ناوی پترۆگرادە بە ناوی پترسی کەبیرەوە کە وەختی خۆی ئەو شاری دروست کردووە یانی یەکێک بووە لە قەیساڕە ناودارەکان بۆیە مێژووژە گۆڕێ لە بیرمان نەچێ ممکنە لە سەردەمێکی دیاری کراودا سەرکەوتوەکان مێژوو بنووسنەوە بەڵام دوایی حەقیقەتەکە یا ڕاستیەکە ڕۆدا مەسەلە ئەو مێژووی کە فاشیزم ویستی بینووسێتەوە یانەوەی کە وەختی خۆی سەدام حوسێن بە ناوی یاعادەی کتابەی تاریخ حتمما هەمومان بیرمانە چکە یەکێ لە پرۆژەکانی حەزبی بەعەس هەر ناوی یاعادەی کتابەی تاریخ بوو تاریخی عەرەبی و تاریخی عێراقی بەو شێوەیە کە دەسەڵاتی بەعەز یا ئایدۆلۆژیای بەعەز یا بیرروباوەڕی بەعەز دەویست بەڵام سەرنجام سەدام حوسێن ڕووخاو پرۆژەکەشی فەشەلی کرد بۆیە ئەم قسەیەکە زۆر ناخایەنێ باشە ئەڵتەرناتیڤی ئەمە چییە بەدیلی ئەمە چییە ڕاستیەکەی ئەوەیە کە ئێمە دوو بەدیلی بەهێزترمان هەیە لەوەی کە مێژوو سەرکەوتەکانی نووسنەوە یا براوەکانی نووسنەوە یەکێکیان ئاڕاستەی مێژووە بەرەو ئەو ئاسۆ و ئامانجەی کە زۆرینەی خەڵک دایانەوێ کاک یوسف ئەم مەسەلەیەکی زۆر گرنگە چکە مێژووی سەردەمی مۆدێرن بۆچی مۆدێرنە لەبەرەی بەشێکی زۆری خەڵک لە دوای مەسەلەی ئازادی و یەکسانی و هاوکاری یان با بڵێن لە دوای سێ دروشمە گەورەکەی شۆڕشە گەورەکانی جیهان کە سەردەمی مۆدێرن دروستە بێ سەردەمی ئازادی دروستە بێ سەردەمی مافەکانی مرۆڤ دروستە بێ سەردەمی کرانەوە دروستە بێ سەردەمی بیرروباوەڕی ئازاد دروستە بێ هەتا دوایی تەمەشاکەی مێژوو بە شێوەیەکی گشتی گرێدراوە یا پەیوەنددارە بەم مەسەلە گشتیەوە کە ئەویژەوەیە مێژوو لەگەڵ ئاسۆ ئامانجی گشتیە ئایا هاتووە یان ئەو مێژووی کە نووسراوە گونجاوە لەگەڵ ئەمەیە ئەم بیرروباوەڕە لە دوای سەرهەڵدانی ڕۆشنگەریەوە لە ئەوروپا دەست پێ دەکات و زۆرێک لە بیرمەندەکان بەم شێوەیە قسەکەن خاڵی دووهەم کە ئەڵتەرناتیڤی ئەو قسەیە کە مێژوو براوەکان یا سەرکەوتەکان ئەینووسنەوە مەسلەی فکرە مەسەلە بۆ نمونە کەسێک یەت سیاسیە یان کاربەدەستە یا دەسەڵاتدارە مێژووی کورد دەنووسێتەوە لە ڕوانگەی بیرروباوەڕی خۆی لە ڕوانگەی ئایدۆلۆژیای خۆی لە ڕوانگەی پێگەی خۆی لە ڕوانگەی بەرژەوەندی خۆی بەڵام هەردوای ئەوە ممکنە کەسێک بێ کە بێلایەن بێ لە ڕوانگەی فکرەوە لە ڕوانگەی فکرەوە بەسمۆنی مێژووی فکرە نووسێتەوە بەڵام لە ڕوانگەی فەلسفەی تاریخەوە ئەمەیە مەسەلەکە لە ڕوانگەی فەلسفەی تاریخەوە چکە لە بیرمان نەچێت کە باسی فەلسفەی تاریخەکە نەبێ دووشتمان لە بیر بێ یەک فەلسفە یەکێ لە ئامانجەکانی ئەوەیە کە ئەو سەر ببینێ مەسەلە کە باسی فەلسفەی سیاسیەکەین ئەبێ بزانین باشترین نظامی سیاسی چییە کە باز لە فەلسفەی تاریخەکەین ئەبێ بزانین ڕاستترین تاریخ چییە کە باز لە فەلسفەی تاریخەکەین ئەبێ بزانین ئەم تاریخە لەگەڵ ئاسۆ و ئامانجی ئەو عەسڕەیە لەگەڵ ڕۆحی عەسڕە هەروەکو ئەوترێ لەگەڵ ڕۆحی عەسڕە گونجاوە و ئەم فەلسفەیە ئەم تاریخە یا ئەم فەلسفەیە توانیوێتی ئەو ئاسۆ ئامانجە بەدیبێنێ بۆیە ئەم دوو ئەڵتەرناتیڤە ئەتوانێت ڕخنە لەو قسەیە بگرێ دکتۆر ئەکرەم ئەم جەدەلە یەکلا بۆتەوە کە لە ئەنجامدا فکر بڕیار لە مێژوو دەدات هەر سێ تەرەفەکە قسەی خۆیان کردووە هەر سێ تەرەفەکەش تا ئیسا بەشدارن و بەردەوامن و لە جەلدەیشان بگرێ لە سەڕاعیشان یعنی لە ململانێشان بەڵام قسەکە لەسەر ئێمە چ مامەڵەیەک لەگەڵ مێژووەکەین باشە ئێمە وەکو مرۆڤ چۆن مامەڵە لەگەڵ مێژوو ممکنە کەسێک لە ڕوانگەی سیاسەتەوە مامەڵە لەگەڵ مێژووکە کەسێک لە ڕوانگەی ئابووری و مامەڵە لەگەڵ مێژووکە کەسێک لە ڕوانگەی
فکر و زانستەوە مامەڵە لەگەڵ مێژووکە بەڵام ئێمەمانان کە لە دنیای میدیایی ژەکەن یا لە دنیای فکرایی ژەکەین بە تەبیعەتی حاڵ پێوەرێکمان ئەبێ هەبێ ئەو پێوەرەمان بێگومان بە بڕوای من وایە تر نازام خەڵکی تر چۆن بیرەکاتەوە بێگومان ئەو پێوەرە ئەبێ گیانی سەردەمی تابێ گیانی سەردەمیش یانی بەرژەوەندی زۆربەی خەڵکی تێدا بێ بۆ ئەو مەسەلەیە کاتێککە مێژووی کوردایەتیە نووسینەوە مەسەل مێژووی کوردایەتیە نووسینەوە کوردایەتی هەر بزوتنەوەی چەکداری حیزبەکان نییە کوردایەتی مافی دیاریکردنی چارە نووسە کوردایەتی بەدەستێنانی ئازادیە بۆ کورد کوردایەتی بەدەستێنانی خۆشببختیە بۆ کورد کوردایەتی بەدەستێنانی عەدالەتە بۆ کورد کوردایەتی ڕزگاریە بۆیە دیقەت بە هەر کوردایەتیش زۆربەی ئەوانی تعریفی کوردایەتیان کردوڵێ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان وەنا ئەمە تعریفە کورتەکەیە باشە ڕزگاری خواز ڕزگاری ئەم مەفهومی ڕزگاریە لە دوای سەرهەڵدانی بیر و باوەڕی لیبرالیزم دەست پێ کردووە هەر بیر و باوەڕی لیبرالیزم یعنی ڕزگاری خوازی یعنی هەر لیبریشن یان لیبراسیۆن یعنی ڕزگاری خوازی بۆیە ئێمە ئەتوانین پێوەرێکمان هەبێ کە ئەو مێژووی تەڕفێکی دیاری کراو کەسێکی دیاری کراو دەسەڵاتێکی دیاری کراو براوەیەکی دیاری کراو سەرکەوتوویەکی دیاری کراو نووسیوێتی ئێمە ئەتوانین چه مامەڵەیەکی لەگەڵا بکەین یا چ ڕخنەیەکی لەگەڵەوە یا چ دیدێکمان هەبێ بووی دکتۆرەوە سەرنجی ڕاکێشان بووی کە بڵێن ئەوانەی کە لەناو ڕووداوەکاندا ژیاون شایستان مێژوو بنووسنەوەی خود لێکۆڵەرەکان کە دوایی دێن خۆی دیسان ئەمەش یەکێکە لەو قسانی کە ئەکرێت جوابی پێشووی بدەینەوە سیرکە لە دوای دروستبوونی دەوڵەتی مۆدێرن یعنی ئەو دەوڵەتانەی کە لەسەر ئەساسی دیموکراتی دروست بوون وەنا کاڵین دەوڵەتی مۆدێرن یعنی دەوڵەتی بنەماڵە نا دەوڵەتی دین نا دەوڵەتی ڕەعیەت نا دەوڵەتێکە کە لەسەر ئەساسی دەسەڵاتی گەل بۆ گەل و لەسەر ئەساسی ئازادی سیاسی و لەسەر هەڵبژاردن و ئەم ئەوەی کە ئیسا لە دنیای باوە با بڵین بەتایبەتی لە جیهانی غەربی لە دوای دروستبوونی دەوڵەتی مۆدێرن زۆرێک لە تەڕەفەکان لەم قسانیان کردووە هەر کەسە بە بەرژەوەندی خۆی نووسێتەوە بەڵام قسەکە لەسەرەوەیە ئایا ئەو مێژوەی کە ناپلیۆن ویسی بینووسێتەوە یان هێتلەر ویسی بینووسێتەوە یان مۆسۆلۆنی ویسی بینووسێتەوە سەرکەوت دیسان نمونونەکەی ستالینگراد و لینینگراد دێنین تەنانە ناوی شارەکەش گۆڕە دیقەت بە یان تەنانە ناوی شارەکەش گۆڕە بۆیە ممکنە بۆ سەردەمێکی دیاری کراو تەڕفێکی دیاری کراو سەرکەوتوویەکی دیاری کراوە براوەیەکی دیاری کراوە مێژوویەک بنووسێتەوە بەڵام سەرنجام حەقیقەتەکان لە ڕوانگەی گشتی خەڵکەوە لە بەرژەوەندی گشتی خەڵکەوە کەشفە بێ ئەوەی کە کەشفێکا کێیە ئەم خەڵکانن کە بەرژەوەندیان نییە لەگەڵ ئەو مێژووی کە سەرکەوتەکان یا براوەکان نووسێتەوە لە بیریشمان نەچێ یەکێک لە شتە گرنگەکان لە زانستی مێژووە ئەو شتێک کە پێوترێ فەلسفەی تاریخ یان فکری تاریخ کە هەمیشە بە پێی ئەو پێکێنەرانی باسمان کرد مامەڵە لەگەڵ مێژووەکە و مێژوو ئەناسێنێ و مێژوو با بڵێن هەڵەسەنگێنێ بۆیە سەرنجام حەقیقەتەکان دەرەکەوێ زۆر باش دکتۆر ئەگەر ورتر بێن باس لە مێژووی کورد بکەین نەک بە تەنها مێژووی سیاسی و بزوتنەوەی ڕزگاری خوازی بەڵکو بین باس لە کۆی مێژووی کورد بکەین بەپێ و کەرەستانەی کە باسە کرد بەپێ و بابەتانەی کە باسە کرد لەسەر مەسەلەی براوە ئەینووسێتەوە ئەو جەدەلەی کە بە شوێن خۆی داهێناوێتی فکر دەینووسێتەوە مەنتیق ئەینووسێتەوە مێژووی کورد نووسراوەتەوە من پێم وایە مێژووی هیچ نەتەوەیەک نییە نەنووسرابێتەوە مێژووی هیچ ناوچەیەک نییە نەنووسرابێتەوە حتا ئەو خەڵکانی کە تا ئێستا لە ژیانێکی زۆر سەرەتایی یاژین جۆرێک لە نووسینەوەی مێژوویان هەیە چونکە مێژوو هەر بە تەنیا ئەو دەقانە نییە کە نووسراوەتەوە لە کتێبەکانە فەرهەنگ مێژووە ئاین مێژووە دەسەڵات مێژووە ئابووری مێژووە دابوونەریتی خەڵک مێژووە ئەدەب مێژووە هونەر مێژووە زمان مێژووە مەسەلە بۆ نمونە کێ ئەزانێ مێژووی زمان کەی پەیدا بووە خۆ زمان هەموو شتێکی پێ ئەوترێوەنە ئێمە چۆن بەهۆی ڕووناکیەوە هەموو شتێک بینین وەنیە بەهۆی زمانیشەوە هەموو شتێک ئەڵێن بەهۆی زمانەوە هەموو شتێک ئەڵێن کەواتە خۆ مێژووی زمان کەس نازانێت کەی دروست بووە یان وەکەوەی کەی گڵەڵێ تەنانە مێژووی ئەفسانەکان دیارە مێژووی ئاینەکان دیارە بەڵام مێژووی زمان دیار نییە بۆیە مێژوو هەموو ئەم شتانێ با نمونەیە کە بۆ بێنمەوە کە لەسەر تاریخی کورد مەسەلە ئەو مێژووی لەسەر ئەدەبیاتی کوردی نووسراوە کە فەقەت
با بڵێین نووسینەوەی ڕووداوەکانی ئەدەبیاتی کوردیە. مەسەلا پیرەمێرد ساڵی ئەوەنگە لەدایک بوو، ساڵی ئەوەنگە چوو بۆ ئەستەمۆڵ، ساڵی ئەوەنگە هاتەوە بە سلێمانی، ئەوەی ئەو ساڵە نووسی، ئەوەی ئەو ساڵە نووسی على ئەدینی سوجادی تقریبا زۆربەی مێژوو نووسەکانی کورد باشن. ئەمە نووسینەوەی فقط مێژووی ڕووداوە. باشە. ئیسا جیلێک پێیا بووە، نەوەیەک پێیا بووە، باز لەوە کە ماهیەتی شعری گۆران چییە؟ ئەمەش دەچێتە ناو مێژووی ئەدەبیاتەوە. مەسەلە هونەری شعری گۆران چییە؟ پیرەمێرد ئایا تەنها شاعیر و سەحەفیە یان مفەکر و ڕووناکبیریشە؟ مەبەستم چییە؟ بۆیە ینی نووسینەوەی مێژوو لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر بەپێی دەرکی مێژووی، بەپێی خوێندەواری خەڵک، بەپێی زانینی خەڵک ئەگۆڕێ. مەسەلە من ئەگەر مێژووی شعری کوردی بنووسمەوە دڵنیا بە مەسەلەوەکو علادین سوجادی و معروف خەزنەدارەوان نانووسمەوە، بەسمەوە نییە بڵێم ئەوانە خراپن، بەڵام بەو شێوەی ئەوان نانووسم، بە شێوەیە گەینووسمەوە کە بیرکردنەوەی ئێستای خۆم چۆنە و ئەم شتە هەر بەردەوامە. ئەمەی کە داهاتوە هاتووتە پێش بە تایبەت لە ئەدەبیاتە پێی ئەوترێ ڕخنەی ئەدەبی یاخود ئەبێتەوە بە بەشێک لە نووسینەوەی مێژوو هەمووی دەبێتەوە بە بەشێک لە هینە بێتەوە من پێشەوەی بە باسی پیرەمێرد و گۆران بکەم وتم ئەوش هەر بەشێکە لە مێژوو. طبیعیە ناوی ڕخنەی ئەدەبیش بێ یان ناوی لێکۆڵینەوەی ئەدەبیش بێ. مەبەستم چییە سیرکە؟ مێژوو بەپێی ئەو شتانی کە لە سەرەتاوە باسمان کرد هەر گێڕانەوە نییە، چکە خۆیچێک لە قوتابخانە کۆنەکان یان کۆنترین قوتابخانەی مێژووی گێڕانەوەی ڕووداوەکانە وەنیە؟ باشە، بەڵام قوتابخانەیەکی تر دوایەوەی ئەڵێ دەوری نیزامەکان چییە؟ قوتابخانەیەکی دوای ئەوەی دەوری ئایدیاکان چییە؟ قوتابخانەیەکی تریە لە دەوری شخصیەتەکان چییە؟ قوتابخانەیەکی تریە ئەڵە دەوری ڕووداوەکان چییە؟ و ئایا مێژوو بەردەوامە تا ئێستا؟ دیقەت بە هەموو ئەمانە مێژووە، ینی ئێمە ناتوانین کاریکەین بڵێن مێژوو نییە، هەموو ئەمانەی کەوتمان مێژووە. بۆیە تۆ تەماشاکەی چەندین قوتابخانەی مێژوویە. مەسەلەن ئەگەر هیگڵ یەکەم کەس بێ کە مێژووی لە سیاست جا کرد بێتەوە، بە تایبەتی کتێبەکانی محازەرات لە فەلسەفەی تاریخە، چکەوەی یەکەم کەس بوو کە باسی فەلسەفەی تاریخ و با بڵێن علمی تاریخی کرد. بەڵام مارکس کەیت باشە مێژوو وەکو هیگڵ ناگێڕێتەوە. هیگڵ مێژووە گێڕێتەوە وەکو مێژووی دەوڵەتی مۆدێرنی نەتەوەیی دڵخوازی خۆی. باشە، مارکس مێژووە گێڕێتەوە کە ئەڵێ سراعی تەبەقی یان خەباتی چینایەتی بڕیاردەری مێژووە. ئەم دوو قسەی معلومە فەرقیان هەیە وەنیە؟ کەسێکی تر دوای ئەوەیە ئەڵێ ئەمیشی تایە و ئەویشی تایە. مەسەلە قسەکەی هیگڵیشی تایە کە مێژووی دەوڵەتی مۆدێرنە، چکە دەوڵەتی نەتەوەکان یا دەوڵەتی مۆدێرن لە زمانی هیگڵا ئەو سەردەمە ئەو حرەکەتە بەهێز بوو، بەڵام لە زمانی مارکسیا بزوتنەوەی چینایەتی بەهێز بوو. بۆیە مێژوو هەموو ئەمانەیە پێکەوە. باشە، قسەکە لەسەر ئێمە هەڵسەنگاندنمان مامەڵەمان یان هەڵوێستمان بەرامبەر بە مێژوو چییە؟ بە بڕوای من ئەو دوو شتەیە کە باسمان کرد، ئاڕاستەی مێژوو بەرەو ڕۆحی عەسڕ، بەرەو بەدیهێنانی ئەو ئاسۆ ئامانجەی کە مەسەلەن نەتەوەیەکی دیاریکراوە یا سەردەمێکی دیاریکراوە یا ڕووداوێکی دیاریکراوەیە لەگەڵ فکری مێژووی. با نمونەیەک بێن وەگەر ئیجازە بی. مەسەلەی ئیسا کۆڕۆنا وەنە؟ کۆڕۆنا هەموو دنیای گرتووەتەوە. سەرۆکی ئەمریکا ترامپ ناوی ناوە کۆڕۆنای چینی و کۆڕۆنای کۆمونیستی. چەند جار وایوتەوە نییە؟ باشە، چین ئەڵێن نەخێر کۆڕۆناکە ئەمریکیە. باشە، ئێمە ژەڵێین ئەمریکیە کۆمونیستیە هەچێکە کوا عیلاج ئەنە کوا ڤاکسین. دیقەتی هەڵوێستەکان بە کوا ڤاکسین. مەسەلە هەڵوێستی ئێمە بە بڕوای من دروسترە. ئێماڵین کوا ڤاکس ساڵێکە کۆڕۆنا تقریبەن ساڵێکە کۆڕۆنا بەردەوام کوا ڤاکسینەکە کوا عیلاجەکە. بۆ دەوڵەتەکان هاوکار نین لەوەی کە لەم میحنەتە لەم بەڵایە خەڵک ڕزگار بێ. ئەمەش مێژووە. دکتۆر ئەکرەم با ورتر بچینە ناو مێژووی کوردەوە. ئەوەی زۆرترین جەدەل دروستەکە لە مێژووی کووردا شۆڕشەکانە. ئەگەر مێژووی کورد تەماشاکەین بەشێکی زۆری پانتایەکی فراوانی بۆ شۆڕش و بزوتنەوەکانی ڕزگاری خوازە. مەرجە هەموو شۆڕشێک ئامانجەکانی بهێنێتە دی ئەو کات
بچێتە ناو مێژوە مێژۆکە بنووسێتەوە یاخود بەر لەوە توانێت بخرێتە بەرنەشتەر ئەو بابەتە. من هەر ئەمڕۆ لە کوردستانی نوێ وتارێکم بڵاو کردوێتەوە کە بەشێکەمی ئەمڕۆ بڵاوبێتەوە بەشی دومی سپینە بڵاو بێتەوە لەسەرەوەی کە هەم بەرەنگاری مەدەنی ینی بەرەنگاری ناتوند و تیش و هەم بەرەنگاری چەکداری تا ئێستا لە ساڵی 1990ەوە تا ئێستا 323 بزوتنەوەی چەکداری بە مەدەنی و نامەدەنیەوە هەبووە. دیقەت بە چەند زۆرە 323 بزوتنەوەی بەرەنگاری لە دنیای هەبووە لە ساڵی 1990ەوە تا ئێستا تقریبان 100 ساڵەکەوەنە باشە تا ئێستا 323 بزوتنەوەی بەرەنگاری هەبووە. بعضێکیان بزوتنەوەی بێچەک بوون ناتۆند و تیژ بوون بعضێکیان بزوتنەوەی چەکداری بوون. بعضێ لە بزوتنەوە بێچەکەکان بە ئاماجی خۆیان گەشتون بعضێ لە بزوتنەوە چەکدارەکان بە ئاماجی خۆیان نەگەشتون پێچوانەکەشی ڕاستە پێچوانەکەشی هەر ڕاستە. مەسەلە بزوتنەوەی میسڕێکان ڕاستە حوسنی مبارەکی لە ناوبرد بەهاری عەرەبی بەڵێ بەهاری عەرەبی بزوتنەوەی میسڕەکان لە ساڵی 2011 ڕاستە حوسنی مبارەکی لە ناوبرد دەسەڵاتی 30 ساڵی حوسنی مبارەکی لە ناوبرد بە بەهێزترین دەوڵەتی عەرەبی ڕووخان حکوومەتی عەرەبی ڕووخان. بەڵام پرسیارەکە ئەوەیە ڕۆژانە کە ئێمە لە مەیدانەکانی تەحریری میسر ئەمان بینی خەڵک باسی چیە کرد باسی نان و کار و ئازادی و عەدالەتیە کرد وانییە باشە ئەی نان و کار و ئازادی و عەدالەتەکە هاتە دی تا ئێستش میسڕێکیەکە لە وڵاتە فەقیرەکان. لە تونس خەڵک باسی ئازادی سیاسی و باسی ئازادی ژنان و تونس وڵاتێکی پێشکەوتوترە لەو بارەوە لە وڵاتەکانی تر باسی ئازادی ژنانیە کرد. بەڵام تونس تەماشامەکەن نەتیجە بەهێزبوونی ئیسلامی سیاسیەکانی ڕاگەیان باشە. ئەگەر چی لە تونس هێشتا مجتەمەعێکی مەدەنی بەهێز هەیە و ڕێکخراوەکانی ژنان و کرێکاران و خوێندەواران و ڕووناکبیرانوانە تا ئێستا بەهێزە و تونس تقریبان ئێستا ئەتوانین بڵین دیموکراتی ترین وڵاتی عەرەبیە چونکە تا ڕادەیەک چۆتە سەر شاڕێگەی دیموکراسی باشە. لە لیبیا بوو بە شەڕی ناوخۆ و 30,000 کەس کوژراوە لە لیبیا. لە سووریا 100,000 کەس کوژراوە باشە 9 ملیۆن کەسیش ئاوارە بووە. لە عێراق چەند ملیۆن کەسێک کوژراوە و 6 ملیۆن کەس ئاوارە بووە. دیقەت بە شۆڕشی کوردستان لە باشووری کوردستانەیە لە کوردستانی عێراقەیە لە هەرێمی کوردستان توانی بەدەسەڵات بگا بەڵام دوای 2 ساڵ 10 ساڵ شەڕی ناوخۆی درێژێک کێشاوەنە باشە. سەردەمێک ڕاستە بژانەوەی ئابووری لە دوای ساڵی 2030 دەستی کرد بەڵام ئێستا تەماشاکەی قاتی قڕی هەیە و ژیان ناڕوا و معاش هەر کورد بووە لە دوای شۆڕش پێشی باسی کورکم باسی ئەوانی ترم کرد بەسم شەڕی ناوخۆکەیە ئەنی بابەتە گەر پێیوەستە بە کوردەوە ئەنی لە پێشەکی بەرنامەکە ماژەم بۆدا کە ڕووداوەکانی مێژوو زۆر کار لە دووبارە ئاچن بەڵام کات و ناوەڕۆکیان جیاوازە. ئەزانی مەسەلەکە چۆنە ئێستا مەسەلە دەسەڵاتی فەڵەستینیش بۆ بە دوو دەسەڵات دەسەڵاتی مەسەلە کوردیش 10 ساڵ شەڕی ناوخۆی هەبوو باشە. کەمبۆدیەکان خەمیرە سوورەکان دوای دەسەڵاتیان بەردەکە شەڕی ناوخۆیان کرد لە سوودان شەڕی ناوخۆ بوو. جنوبی سوودان دوێنێ پێرێ جیابەتەوە لە ناوخۆیانە خەیسە خەریکی ناکۆکی و شەڕی ناوخۆن. ئەمە پەیوەندی بە چیەوەی پەیوەندی بەو شتەوە کە باسمان کرد کە ئەمانە ڕاستە تۆ ڕووداوێکی دیاری کراوە ممکنە لە ساتێکی دیاری کراوەدا بە سەرکەوتنێکی سنووردار بگا یان سەرکەوتنێکی مەرحەلی قۆناغ بگا بەڵام خۆ پرسیارەکە ئەوەیە ئەم کاروانە مێژوویە ئاسۆ ئامانجی تری هەیە بۆی ئێمە لەم سەردەمایە کە قساکەین ئەبێ ئاسۆ ئامانجی ئەم سەردەمەی مێژوو بزانین چییە بە بڕوای من ئاسۆ ئامانجی ئەم سەردەمەی مێژوو مەسلەی ئازادی و یەکسانی و هاوکاری و مەسلەی دروستکردنی سیستەمی دیموکراتی و سیستەمی ئازادی و خوازی و سیستەمی ڕزگاری خوازیە باشە. بزوتنەوەی کوردایەتی ئەگەر لەمە کەمی هێناوە یان کەمکاری کردووە یان نەیتوانێەوە ئاماژە بێت دیبێنێ ئەوە ئیشی ئێمەمانانە کە نووسەرین یا ڕووناکگرین ئەبێ ڕخنەی لێ بگرین و حقەتکان کەشف کەواتە دکتۆر مرج نییە مێژوو ببوورە ینی شۆڕش لە کات و ساتی خۆیدا ئامانجەکانی بەدیبێنە. من هەر با دەستەواژێکی یەکێتی نیشتیمانی بەکاربێنەوەڵە زۆرجار لە بەیان نامە ڕسمیەکان لە بۆنەکانی تایبەت بە یەکێتی نیشتیمانی ئەو دەستەواژەیە بەکاریانێت تا گەیشتن بە ئامانجەکان بەردەوام دەبین کەواتە شۆڕش ئامانجێکی بەردەوامە.
قسەیەکی کارل کاوتسکیە کێکە لە بیرمەندە نەسراوەکانی سۆسیال دیموکراسی ئەڵمانی و یەکێک بوو لە ڕەفیقە نزیکانی مارکس ئەنگلس ئەڵێ شۆڕش نەبەدەست ئێمەیە کە ئەمانەیە بکرێ نەبەدەست ئەوانەیە کە نایانەوێ بکرێ وەنی نەبەدەست ئێمەیە کە ئەمانەیە بکرێ نەبەدەست ئەوانەیە کە ڕێەگرن بلی بۆیە یەکێک لە دیاردە گرنگەکانی سەردەمی مۆدێرن باوا بڵین سەردەمی مۆدێرن لە دوای سێ شۆڕشە مەزنەکەی ئەوروپا ئەمریکا و بەریتانیا و فەڕەنساوە یەکێک لەو شتانی کەوتم وتم 323 بزوتنەوەی بەرەنگاری و شۆڕش بووە لە دنیای 323 ژمارەیەکی کەم نییە و لە زۆربەی شوێنەکانی دنیا بووە مەرجنی شۆڕش بە ئامانجی خۆی بکات معلومەکەوە مەرجنی شۆڕش بە ئامانجی خۆی بکات بەڵام پرسیارەکەوە بۆ بە ئامانجی خۆی ناگە خۆ ئەمەش مێژووە ئەمەش فەلسفەی مێژووە بۆ بە ئامانجی خۆی ناگە لەبەر ئەوەی ئەو ئاڕاستە مێژوویەی کە قەرار وایە شۆڕش پێی بگات هەندێک لە هێزەکان پێچێکی پێەکەنەوە یا ڕێگەی لێەگرن یان ئاستەنگی بۆ دانێن و زۆر شتی تریش یەکێ لەوانە شەڕی ناوخۆیە یەکێ لەوانە نەمبردنی با بڵێن جێبەجێ نەکردنی پەیمانەکانە یەکێ لەوانە جێبەجێ نەکردنی دروشمەکانە وەرە تۆ هەچی ئەو شۆڕشانی لەم منتیقانی خۆمانە ڕوویەوە وەرە دانە بەدانە باسیەکەین بزانە هەمویان ئەم حکومانە نایانگرێتەوە بۆیە باشە ئەی تۆ ئەبێ پرسیارکەی بوو وە ئەکەن ئەمانە بۆ ئەکەن ئەوان ماهیەتی خۆیان ماهیەتی دەسەڵاتەکان جێبەجێ ئەەکەن لە دوای سەرکەوتنی شۆڕشەکان ئەی تەڕەفی مقابلکەیە تەڕەفی خەڵکە ئەگەر هێزی نەبێ ئەگەر توانایی نەبێ ئەگەر هوشیاری نەبێ ئەگەر ڕابەرایەتێکی تازێ نەبێ خۆ بێگومان ئەوەی کە ئەو کردێتی قبولیەکە یان تاواکاری بۆ دەستەواژەیە کە بە تەواوی پێم وایە جواب نایەمەوە تا گەیشتن بە ئامانجەکان بەردەوام دەبین ئەنێگەر بۆ نمونە مێژووی یەکێتی نیشتیمانی هەڵبینەوە ئێستا ژماوێتی ئامانجەکانی بەدی بهێنێت من بێگومان لەسەر ئەمە دکتۆر مەبەستەکەی من بەڵێ تێگەشت ڕوونە لەبەر ئەلامی یەکێتی ڕاگەاندنی زۆر چاکە من بخۆم هەر لەم بینە یەکێک لەو دراسانی نووسیمە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان نووسیمە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ سێ ئامانج بەدەست بێنێ یەکەم ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕابەرایەتیە کارێزماتیکە نەما کە مام جەلال هەیبوو چونکە هیچ کام لە کەسەکان ناتوانن ببنە کارێزما و بە هەمووشیان ناتوانن ببنە کارێزماکەی مام جەلال باشە بۆیە ڕابەرایەتی ئەبێ ڕابەرایەتی یەکێتی بگۆڕێ بۆ ڕابەرایەتێکی تازە ئێمە سێ جۆر ڕابەرایەتیمان لە تاریخا هەیە ڕابەرایەتی مۆدێلی بەڕیتانی کە ڕابەرایەتی بنەماڵەیە ڕابەرایەتی مۆدێلی فەڕەنسی کە ڕابەرایەتی کارێزماتیکە ڕابەرایەتی مۆدێلی ئەمریکی کە ڕابەرایەتی هەڵبژاردننی دەستە جەمعی قانونی دیموکراتیە من پێم وایە باشترین شێوەی ڕابەرایەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتیەکی گشتی هەڵبژێررا و دەوری دیقەت بە دەوری مەسەلە بۆ نمونە کەسێک کە ئەبێ بە سەرۆک دوو دەورە زیاتر بۆی نەبێ سەرۆکی یەکێتی بێ یا هاوسەرۆکی یەکێتی بێ یا سکرتێری یەکێتی بێ باشە دووهەم شتی یەکێتی ئەو دروشمە گرنگەیە کە یەکێتی خۆی هەڵی گرتووە لە سەرەتای شۆڕشی نوێ کە مەسەلەی مافی دیاریکردنی چارەنووسە پرسیارەکە ئەوەی ئایا مافی دیاریکردنی چارەنووسی گەلی کوردستان لە کوردستانی باشوورە یا لە کوردستانی عێراق هاتوۆتە دی بێگومان نەهاتوۆتە دی پرسیارەکە ئەوەیە ئایا هەوڵدان بۆ ئەمە بەردەوامە ئەمە ئیشی ڕووناکبیران و مێژوونووسانە بڵێن لەویا بەردەوام بوو لەویا بەردەوام نەبوو لەیا پاشە کشت کرد و لێیا هاتیتەوە تۆگەری جازە بێ ئاخر قسە بکەم لەسەر مەسەلە بۆ نمونە ئامانجەکانی یەکێتی خۆی لە کۆنگرەیە کاڵێ من سۆسیال دیموکراسیم ئێکاکە سۆسیال دیموکراسی ناوکەی بخۆیە هەم سۆسیالیزم هەم دیموکراسیە باشە مەسلەی ئازادیە مەسلەی مافەکانی مرۆڤە مەسلەی بیمەی بێکاریە مەسلەی خزمەتگوزاری تەندروستیە مەسلەی خزمەتگوزاری گشتیە مەسلەی پێشکەوتنی ئیجتیماعیە هەموو ئەمانە سۆسیال دیموکراسیە باشە ئێمە ئەمان نابینین لە کوردستانە یانی کێتی ئەمانی کردو بۆیە مێژوونووسی ڕاستەقینە پێیز بۆ ناکە شت لە گیرفانی خۆی بێنێ مەسەلە بۆ نمونە منیم مێژووی یەکێتی نووسمەوە یان هەڵوێستێ بەرامبەر بە یەکێتی وەرەگرم
پێی ئەڵێم تۆ ئەم سێ دروشمەی کە قەرار وابوو بیهێنیتە دی نەتێناوەتە دی بۆیە تۆ ئەکرێ ئێمە هەڵوێستە بەرامبەگرین قسەکەی جەناب ڕاستە ئێمە بەردەوامین هەتا بەدیهێنانی ئامانجەکان بەڵێ باشە بەڵام پرسیارەکە ئەوەیە تۆ کە دەسەڵاتداری لە ناوی کێتیا فڵان کەس یا فیسار کەس چیت کردووە بۆ ئەوی ئەم ئامانجانە ڕۆژ بۆ ڕۆژ بێنیتە پێشەوە ئەمەش هەر مێژووە کاک ئیسف ئەن لەبیرمانە چی مێژوو ئەمەش هەر مێژووە یعنی ئەم جەدەلەی کە ئیسا من و تۆیکەین ئەم مناقشەی کە من و تۆیکەین بێگومان مێژووە ئەم مێژووە هەموو ئەو شتانێک کە باسم کرد بۆیە ئێمە سەرەتا باسمان کرد ینی ئایدیا دەورێکی هەیە لە مێژووە بیر و باوەڕەکان دەورێکیە مەسەلا ئەو بیر و باوەڕی کە من هەمە سەبارەت بە سۆسیال دیموکراسی خۆزگە هەموو کەس لە ناوی کێتی هەیبووە بە کادر و بە سەرکردایەتی بۆ زۆر باش دکتۆر 50 ساڵ بۆ هێنانەدی ئامانجی شۆڕش کاتێکی گونجاوە هەندێک کات یاخود وەکو کەسانی نووسری وەکوی ئەوە ڕخنە لەوە دەگرن کە 50 ساڵ کاتێکی گونجاو بێ بۆ هێنانەدی ئامانج من بەش بە حاڵی خۆم وەختێکم دیاری نەکردو با نمونەیەکە بوو بێنمەوە کە 50 ساڵی نەخایەن مەسەلە بزوتنەوەی هاوپشتی پۆلۆنیا لە ساڵی 1970 دەستی پێکرد لە ساڵی 1990 گەشتە دەسەڵات و بێزەرەرترین بزوتنەوە بوو لە دنیاە و بەرامبەر بە دیکتاتۆرترین نظامی دنیاش کە یا ڕۆزلسکی بوو کە خۆی جەنڕاڵی عسکەری بوو لە ئەو دەسەڵاتە دیکتاتۆریە کۆمونیستی کە سەر بە سۆڤێت بوو باشە بەڵام بزوتنەوەی هاوپشتی توانی لە ماوەی 10 ساڵە 10 ملیۆن کەس بکە بە ئەندامی بزوتنەوەی هاوپشتی و بزوتنەوەیکی بێچەک بوو بزوتنەوەیکی بێتون و تیژیش بوو حکوومەتەکەش ڕووخا دیارە ئەو ڕووداوەش کە لە قازانجی ئەوان بوو مەسەلەی با بڵێن هەرسهێنانی کەمپی ئۆردوگایەوەی کە پێوترا سۆسیالیزم ئۆردوگای سۆڤێتی ئۆردوگای سۆڤێتی و جەماعەتەکەی ساڵی بلۆکی ڕۆژهەڵات یان با بڵێن بلۆکی سۆڤێتی بلۆکی سۆڤێتی لە 89 کە ڕووخا ئەوان لەنەوە بەدەسەڵات گەشتن و هەر لێغڤالسیا بەخۆی ساڵێک کەمتر لەسەر حکوم بوو وازی لە حکومێنەوەتی بۆ خۆتان انتخاباتکەن و من پێویستم بۆ نییە تا ئیسش مەسەلە پۆلۆنیا وڵاتێکی بێکێشەیە بەڵام لە ئۆکراین خۆ ڤیکتۆریانە گۆفیچیان لابرد لە سەرەتای 2014 بەڵام رووسیا هاتە ناوە چوو دورگەی کرێمەی گرت بەشی ڕۆژهەڵاتی ئۆکراین کە زیاتر بیر و باوەڕیان رووسیا و بە دینیش ئەرسەدۆکسن بەشە ڕۆژ ئاواکەی کاسۆلیکن زیاتر بیر و باوەڕیان ئەوروپیە باشە تەماشاکەی ئیشەکە تێکچوو یعنی بەسە لە بۆ منە دەسەڵات ئەمە ئەتوانێت پێڵێن شۆڕشی پرتەقاڵی پرتەقاڵی شۆڕشەنوەکان بچینەوە سەرەتاکانی مێژوو بۆ نمونە فەڕەنسا بۆ نمونە شۆڕشی پیشەسازی یاخود شۆڕشەوەی کە پێوترێت ڕۆشنگەری هەمان ئەو زەمانەیان هەبووە یاخود زیاتر بووە بۆی کە بگەنە ئامانجەکانی شۆڕش خۆی لە ڕاستیای یەکشت زۆر گرنگە بە بڕوای من ئەوە کات دیاریەکە ئەویژەوەی ئایا زۆرینەی خەڵک بڕوایان بەم قسانە هەیە کە من تۆیکەین بڕوایان بەم دروشمانە هەیە و زۆرینەی خەڵک ئەچنە پاڵ ئەو هێزەی کە ئەم دروشمانی هەیە مەسەلە شۆڕشی فەڕەنسا کە یەکێکە لە گەورەترین شۆڕشەکانی دنیا یان با بڵێن گەورەترین شۆڕشی دنیاە لە سەردەمی مۆدێرنە بەڵام شۆڕشی فەڕەنسا لە ساڵی 1970 تا 1948 گۆی کە پێڵێن 5 جمهوری وەنە 5 کۆماری گۆڕی باشە ئەم 5 کۆمارە کە گۆڕاوە هەرێکی سیفەتێکیان هەیە مەسەلە ڕۆبسپێر ئەوەی نەخایەن لە دوای شۆڕشی فەڕەنسا هاتەوە سەرکار و دیسان ویستی مەقسەڵەکە بێنێتەوە و بە دیکتاتۆری حکومکە باشە ناپلێن بە هەڵبژاردن بوو بە سەرۆک و بوو بە و دیکتاتۆری کە نیوەی ئەوروپای گرت بۆیە ینی ئەم شتانە باسی کرد و دوو ساڵە مەسەلە ئێمە لە کوردستانەوە بۆ 1940 تقریبا 150 ساڵە بە دقیقی 150 ئەنجە ئامانجی شۆڕشات ئەنجە ئەو ئاما ئیسش بە بڕوای من نەهاتوتە دی ئەگەر لە من پرسیسش نهاتوتە دی باشە بەڵام قسەکە لەسەرەوێ کێ لەسەر ئاڕاستەکەیە ئەمە زۆر گرنگە کێ لەسەر ئاڕاستەکەیە باشە محاکەمەی فکر یان با بڵێن داوەری فکر لەگەڵ تاریخی مەوجودە لەگەڵ سیاسەت و دەسەڵاتی مەوجودە ئەمەیە
مەسەلە تۆ دیقەت بە هەر ئەو وەختە پێشەوەی شۆڕشیش بکرێت جانجاک ڕۆس و قسەی کردووە مەسەلە کانت خۆ کانت لە زمانی شۆڕشی فەڕەنسایە زیندوو بووە هیگڵ مەسەلە مارکس دوای ئەو شۆڕشە قسەیان کردووە کە ئەو ئامانجانە نەهاتوۆتە دی بۆیە ئەم هینە با بڵین ئەم گفتوگۆیە ئەم هەڵوێستا ئەم لێکۆڵینەوەانە سەبارەت بە شۆڕشەکان سەبارەت بە دەسەڵاتەکان سەبارەت بە سیاسەتەکان هەر بەردەوامە بێ جا من بۆ یاڵم یەکێک لە ساتەکانی مێژوو یان یەکێک لە بکەرەکانی مێژوو یا لە پێکەنەرەکانی مێژوو مەسلەی بیر و باوەڕەکانە باشە پێش ئەوە ژوتمیکێ لە ساتەکانی مێژوو یان بکەرەکانی مێژوو یا پێکەنەرەکانی مێژوو دەسەڵاتەکانە سیستەمە دەسەڵاتدارەکانە بۆیە مێژوو قسەکرا سەر مێژوو هەموو ئەمانەیە پێکەوە مەسەلە بۆ نمونە مێژووی کۆمەڵایەتی مێژووی ئینسانیەت ئەوەی کە پێوترێ مێژوو وەکو دیاردەیەکی مرۆڤایەتی لەگەڵ مێژووی عیلما فەرقی هەیە مێژووی عیلم تا ڕادەیەک مێژوویەکی کورت و پوختە نیوتن قانونی جاذبێتی دوای کەوتنە خوارەوەی سێوەکە دۆزیەوەتەوە بەڵام خۆ معلومە نیوتن پێشەوە چەند ساڵێک لە هەوڵ و تێکۆشانە بووە دکتۆرەکەم بۆی کاتەکە زیاتر بۆ بابەتە شۆڕژگەڕیەکە تەرخام بکەین هاوتەریب لەگەڵ بزوتنەوە چەکداریەکان یاخود شۆڕشەکاندا زۆر جار باس یاخود گفتوگۆیە لەسەر شۆڕشی ڕۆشنبیری ڕادی هۆشیاری خەڵک و باوەڕبوونی خەڵک بە هۆشیاری خەڵک بە شۆڕشەکان کاریگەری و ئاماژەکانی شۆڕشەکە ئەچەسپێنێت پرسیارەکە با بێنین بۆ هەرێمی کوردستان ئێمە توانیمانە شۆڕشێکی هۆشیاری ڕۆشنبیریمان هەبێ بێتە تەواوکاری شۆڕشە چەکداریەکانمان بە بڕوای من ئێمە دوو ساتمان هەیە لەم شتەیە یعنی دوو سەردەممان هەیە سەردەمێکیان ئەو سەردەمەیە کە نخبەی نووسەر و نخبەی ڕووناکبیر ئەیانوێ ئەم پرسیاری جەنابەت جواب بنەوە و ڕووناکبیر یا فکر یا فەلسەفە دەوری هەبێ لە مێژووە و ئەمە لە کوردستانە دەستی پێکردووە و ئەوەتی شۆڕشی کوردستانی شێدە و سی پێکرد مەسەلێکی لەو کەسانی کە زۆر بە شێوەیەکی ڕووناکبیرانە زۆر بە شێوەیەکی با بڵین فکریانە قسەی کە لەسەر بزوتنەوەی کورداتی کردەوە مامۆسای برای مەحمە بووە مەسەلە تۆفیق وابی بووە پیرەمێرد بووە باشە زۆرێک لە بیرمەندەکان بوون باشە هەڵوێستی ئەمانە لەگەڵ هەڵوێستی سیاسیەکانە تا ڕادێک فەرقێکی زۆریەوە مەسەلە هەڵوێستی برای مەحمەد لە سەرەتاوە باشە هەم بە ئەدەب هەم بە شعر هەم بە تاریخ هەم بە نووسین هەم بە لێکۆڵینەوە زۆر شتی لەسەر شۆڕشەکانی کوردگورتووە ئەم پرسە پرسێکی گرنگە بۆیە ئەمە بەردەوامە باشە ئێستاش بە بڕوای من زۆرێک لە ڕووناکبیرانی کوردیان یان با بڵێن بەشێک لە ڕووناکبیرانی کوردیان لە خوێندەوارانی کوردیان لە نووسەرانی کورد ئەم کارە ناکەن بەسە لە کەمال مەسەرێکی کەلەوانی کە لەم کارانەی کردووە دووهەم شت ئەوەیە معلومە جوابی پرسیارەکەی بەڕێستە ئەم قووەتە فکریە ئەم قووەتە ڕووناکبیریە کەی دەبێتە هێزێکی کۆمەڵایەتی لە ناو خەڵکە ئەمە گرنگەوەنە بە بڕوای من ئەمە کاتێک دەبێتە هێزێکی کۆمەڵاتی لە ناو خەڵکە کە ڕێک مەسەلەی مافەکانی مرۆڤ لە کوردستانە جێبەجێ بکرێت بۆچی سیرکە لە ئەوروپا دروشمەکانی شۆڕشی فەڕەنسا یا شۆڕشەکان یان بەندەکانی مافەکانی مرۆڤ هەموو کە زەیزانێ چکە لەویا لەدایک بووە و لەویاش ئەمرێ وەنی ینی بۆ خۆی لە ناو مافەکانی مرۆڤە لەدایک بووە باوکیشی لەویا لەدایک بووە باشە و لەویاش ئەمرێ ئێمە نە لەویا لەدایک بووین نە لەویا ئەمری بۆیە نابێتە هێزێکی کۆمەڵایەتی ئەم مەسەلەیەکی زۆر گرنگە بۆیە تا ئێستا فکر بە معنا سیاسەکەی بە معنا تاریخەکەی کە ببێتە هێزێکی کۆمەڵایەتی لە کوردستانە ناتوانێت ببێتە هێزێکی کۆمەڵایەتی هەتا ئەو کاتەی کە مەسەلەی مافەکانی مرۆڤ کاڵێن مەسەلەی مافەکانی مرۆڤ مەبەستم ڕاگەیاندنی جیهانی مافەکانی مرۆڤە من شتێکی تری بۆ زیان ناکەم ئەوەی کە ناوی ڕاگەیاندنی جیهانی مافەکانی مرۆڤە لە هەر وڵاتێک ئەوە جێبەجێ بکرێ ئەو وڵاتە ئاسۆی تازە و گەشت بخۆیەوە دەبینێ و دەتوانێت پێشکەوتن بخۆی بینێ ئەو نخبە ڕۆشنبیریش کاریگەریان لەسەر خەڵک کۆمەڵایەتیە بێ یان گشتیە بێ یان بەهێزە بێ نخبەی ڕۆشنبیری ئێمە لە دوای ڕاپەڕی بە دیاری کراوە بڵین توانیوێتی ئەوە بەرپا بکات توانیوێتی بۆ شێوازەکە تاکوتەرە نەبووتە پرۆژە نەخێم نەبووتە پرۆژە باسی مامۆستا برای مەحمەد پیرەمێرد تۆفیق وهەبیت کرد
ئەمە سەرنجی بۆ ڕاکێشام لە مێژووی باشووری کوردستان ململانی مێژوو لەسەر سلێمانیە لە ناو سلێمانیە پرسیارەکەی ڕەهەندەکانی تۆمارکردن و نووسینەوەی مێژوو لە باشووری کوردستان هەر لە سلێمانی هەبوون ئەم کەرەستانە ئەزانی بۆچی سلێمانیە سلێمانی یەکەم جار کە دروست کراوە وەکو شارێکی سیاسی دروست کراوە یعنی کە دروست کراوە کورد دروستی کردووە و بۆ دەسەڵاتی سیاسی خۆی دروستی کردووە و ئەوەتی سلێمانیشەیە لە سەردەمی ئەو پەڕی دەسەڵاتی حکوومەتەکانەکە لە هەمویان توم و تیشتر بەعس و سەدام بوون سلێمانی کێشەی دەسەڵاتی نەبوو هەر خۆی دەسەڵاتدار بووە ئیسەشی لەگەڵابێ هەر سلێمانی خۆی دەسەڵاتدارە باشە دقت بە هەموو دەسەڵاتی کوردی هەموو حیزبی کوردی هەموو بیر و باوەڕی کوردی هەموو ئەڵتەرناتیڤە کوردیەکان هەمووی لە سلێمانی دروست بووە معارزەکەشان هەمووی لە سلێمانی دروست کردووە هەرچی حیزبی کوردی هەیە لە سلێمانی پشتی لە عەرزیە و لە سلێمانی دەنگی کەم کردووە پرسیارەکە ئەوەیە بۆ وایە ئەمەش تاریخە لەبەرەوەی ڕەفتیکەیتەوە بە بابەتێکی ترەوە هەر حیزبە سیاسیەکان و شۆڕشەکان لێرەوە یاخود ئۆپۆزیسیۆنەکان وتم بیر و باوەڕەکان مثلا حتا طریقەکان بزوتنەوە ئەدەبیەکان شاعیرەکان طریقە مەسەبیەکان مەسەلا طریقی قادری ئێستاشی لەگەڵابێ هەر لێرێ طریقی نەقشبەندی ئێستاشی لەگەڵابێ هەر لێرێ و هەر لێرش هەبوون باشە معلومە خلافیشان هەیە بزوتنەوە ئەدەبیەکان هەر بەو شێوەیە دەسەڵاتی بابان لە سلێمانی دروست بوو و معارزەی دەسەڵاتی بابان لە سلێمانی دروست بوو دەسەڵاتی شێ مەحموود سلێمانی دروست بوو معارزەکەشی هەر لە سلێمانی دروست بوو پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی دروست بوو معارزەکەشی هەر لە سلێمانی دروست بوو یەکێتی بەو شێوەیە و معارزەکەشی بۆ شێ ئەمە یعنی ئەمە یەکێکە حەقی بەڕاستی پرۆژەیەکە حەق بنووسرێتەوە ئەم شارە بۆ وایە ئەم شارە بە بڕوای من لەبەر ئەم شتەوە یەک ئەم شارەی کێشەی دەسەڵاتی نییە سلێمانی زۆر دەسەڵاتی بەلاو مهم نییە و دەسەڵات هەمیشە لە سلێمانی بەدەست کوردەوە بووە وتم لە گەرمەڵات بەدیوە هێزەکەی نه دەسەڵات بۆ معنایی دەسەڵات ئەو شتە سەیر و عەجایەبە نییە کە خەڵک چوزانم حسابێکی زۆر گەور و سەیر و عەجایبەکە هەر لێشی ناترسی هەچی مزاهرەیە لەم شارە ئیسەشی لەگەڵابێ و زمانی کۆنیش و زمانی کۆنیش مەسەلە خۆ بیستوتانە مەسەلە ڕەشۆڵ و ئەختەروانە لە بەردێکی سەراتیان کردووە ئەو لە سیچیان کردو خۆ ئەمانە هەمووی تاریخی ئەم شارێ بۆیە ئەم مەسەلەیە لە ینی من حەزەکەم دەسەڵاتی کوردیە حیزبی کوردی لەمە تێبگەوە ئەمەشم نووسیوە من بخۆم ینی خودی ئەم قسانم نووسیوە تێبگا کە بابە ئەم شارە زۆر ئیعجابێکی سەیری نییە بە دەسەڵات ئەم شارە بۆیە دەسەڵاتی کوردی ئەوێ لەبەر ئەوەی کە ماف و ئازادی و عەدالەت و یەکسانی و ئەوانەی بۆ بەدی بێنێ باشە و من بە خۆم ڕائەکەمێ ئەم شارە هەر بە ماف و ئازادیش ڕازی نابێ عەیش و نۆشیش ئەوێ و حەقی خۆشیتی عەیش و نۆش بۆی بۆ معنای خەڵک خۆش بژی سەیران بکە جلی جوان لەبەر کا خواردنی خۆش بخوا خۆ دەزانی ئەم شارەوە وا بیرەکاتەوە بۆیە ئەمە عینەن شت بەمە ئەوترێ دیاردەی پاریسی ئەبەم دیاردەی کە ئیسا هەر لە سلێمانی باوە یاخود لە وڵاتی شاری دیکە من بۆیە لە عالەمە پێوترێ من بەوسم پێوترێ دیاردەی پاریسی مەسەلە پاریس یەکێکە لەو شارانەی کە مەشهورە بەم شتانە ئەدەبیاتی هەیە هونەری هەیە خۆشگیانی هەیە عەیش و نۆشی هەیە جوانی هەیە شادی هەیە ڕەقس و سەمای هەیە گۆرانی هەیە ئەدەبیاتی هەیە معلومە ئەم شارەش وایە و ئەگەر ئەمە بەشێکە لە مێژووی ئەم شارە کەواتە بەدیوەکەی تریە شارچێتی نەبێ سلێمانی لە مێژووی کووردا بڕی چی لێدێ ئەزانی چۆن من پێم وایە شارێکی تر دروست خۆزگە هەموو شارەکانی کوردستان و سلێمانی بوونە ڕاستمە ینی خۆزگە من بەستەکەم وەکو کەرەستە مێژووی و ململانە مێژوویەکەیە زۆربەی ململانە مێژوویەکە لە سلێمانیایە ئەگەر سلێمانی دابڕید لە مێژووی خۆدا نابڕێ شارێکی تر دروستە بوو داشی نابڕین کاکی ئەوە معلومە کە دای نابڕین بۆیە خۆزگە هەموو شارەکانی تری کوردستان وەکو سلێمانی تێبگەشتە یان بەسەلە بیان زانایە کە مەسەلە کوردایەتی هەر دەسەڵاتی فڵان کەس و فیسار کەس و فڵان حیزب و ئەوانە نییە کوردایەتی خەڵکە کوردایەتی مافە کوردایەتی ئازادیە دکتۆر ئەکرەمی میهرداد نووسەر سوپاس کە لەگەڵمان قسەکردن لەسەر تۆمارکردن و نووسینەوەی مێژوو قسەی زیاتر هەڵدەگرێت بەڵام
کاتی بەرنامەکەمان هەرەوە نەبوو سپاس بۆ تۆ سەرکەوتوو. ئێوەش هەر شادون و خواتان لەگەڵ